بینەرانی ئازیز سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەم. ئێوارەی سلێمانی بابەتەکەمان تەرخان کردووە بە ساڵیادی کیمەبارانکردنی هەڵەبجە، تەرخانمان کردووە بە خەمێکی نەتەوەی، ئەویش ساڵیادی کیمەبارانکردنی شاری هەڵەبجەی شەهیدا، کیمەبارانکردنی 5,000 خەڵکی شەهید و بێگوناه، زیاتر لە 1000 کەس بێسەر و شوێن بەداخەوە هەتا ئێستاش هەنێک کەس هەیە کە بێسەر و شوێنن، نازانن گۆڕیان لەکوێیە. بەداخەوە تا ئێستاش مناڵانی هەڵەبجە ناونیشانیان نازانن چییە. بۆ ئەم خەمە گەورەیە پێمان خۆش بوو میوانداری خاتوونێکی هەڵەبجەیی، خاتوو ڕۆژ هەڵەبجەیی بکەین کە خاتوونێکی نووسەرێکی جوان نووسە، جگەلەوەی کە کچێکی هەڵەبجەییە، کچێکی خاوەن خەڵات و پەرتوک و داهێنان و نووسینی جوانە. ئەمڕۆ میوانداریمان کردووە کەسە و باسەکەین لەسەر یادی کارەساتی هەڵەبجە، کیمەبارانکردنی هەڵەبجە و گرنگی لە ئەدەبیاتی کوردیە. خاتوو ڕۆژ بەخێربی سەرچاو. قوربانی، سپاس بۆ ئێوە بۆ ئەم بانکێشتەی من، ڕێز و حرمەتم بۆتان هەیە. زۆر سپاس ڕۆژە خانگیان. ئەمڕۆ ئێمە زۆر خۆشحاڵین کە لە نزیکەوە تۆ بینین و لەم بەرنامە جوانەشە بەشدار بووی لەگەڵ ئێمەیە. ڕۆژە خان، پێم خۆشە وەکو هەڵەبجە یەک لە ساڵیادی کیمەبارانکردنی هەڵەبجەیە بزان پەیامت چییە بۆ هاوشاریەکانمان و لە هەمان کاتدا بۆ کوردستانیان. طبعاً هەموو ساڵێکە یادەکرێتەوە لە 16ی سێە. پەیامی من ئەوەیە کە هیوام ئەوەیە ئیترە و شارە لەباتیەوەی کە یادێکی ناخۆشی بکرێتەوە، یادی ئەوە بکرێتەوە کە ئەو شارە بەرەو پێشەوە بڕوات، ئەو شارە ئیتر خەمەکانی بگۆڕینەوە بە شادی، و هیوادارم ئەو شارە زیینوو بێتەوە. زۆر شتی تیا بە هەرچەنش زانکۆ و شتی تیا کراوەتەوە، ئەمە پەیمانگا و زانکۆوانەی تێدایە. هیوادارم زیاتر حکوومەتی هەرێم پەرەی پێ بدە، زیاتر ئاوادان بکرێتەوە. پەیامی من هەرەوەیە، هیوای سەرکەوتنیان بۆ خواست. زۆر باشە. ڕۆژەخان، پێش دەستپێکی بەرنامە سێ شاری سلێمانیمان کرد لێرەوە. وتت سلێمانی بەهەشتی سەر زەویە. وتم ئەی هەڵەبجە، زۆر بە بێتاقەتیەوە وتت هەڵەبجە مرد، دوای کیمەبارانکردنی هەڵەبجە مرد و زیین و نابێتەوە. بزان بۆچی ئەوە دوت؟ خۆی هەڵەبجە لەکوێ لە دایکبی خەڵکی ئەو شوێنێ. تەڵان من هەتا توانم بڵێم تامێر مناڵیش لە شاری هەڵەبجەیە بووم. باشە. کچێک بووم تازە پێگات لەو شارەیە بووم. ئەو شارە توانم بڵێم شارێکی جوان بوو پێش کیمەبارانەکەی هەڵەبجە. شارێ بوو لە بواری ئەدەبە، لە بواری ئاوادانکردنەوە، لە بواری جوانی و ئەدەب و هونەر و ئەتوان بڵێم لە پێش هەموو شارەکانی ترەوە بوو. بەڵام کە کیمەباران هاتوو کە ئەو مەرگە ساتەکە لە هەڵەبجەیە ڕوویە، وای لە هەڵەبجە کرد ئیتر سیمایەکی ئەو هەشتاکانی پێوە دیار نەبێت. یعنی هەرچەنە ئێسش ئاوادان کراوەتەوە، بەڵام هەستەکەی هەر ماتەمیەک بە ڕوخساری و شارەوەیە، ماتەمیەک بە ڕوخساری خەڵکەکەوەیەتی. منە توانم بڵێم لە پاڵەوەی کە دۆزی هەڵەبجە بە کوردی بە هەموو جیهان ناساند، بەڵام حەقی ئەوەی پێ نەدراوە ئەو شارە بە زیینوو کرێتەوە، لەو مەرگە ساتە ڕزگاری بێت و زیینوو بکرێتەوە. لەبەرەوە منەڵم ئێستا شارە قسەی خۆمەکەم، ئەو شارە مرد ئیتر زیینوو نەبوویەوە. بەداخەوە زۆر ڕاستە. ئیشەڵا نەک لە هەڵەبجە نە لە کوردستان لە هیچ شوێنێکی تر ئەو مەرگە ساتە نابینینەوە. ئیشەڵا هیوادارم ئەو مەرگە ساتە زیاتر کورد بە جیهان بناسرێنێ، و زیاتریش ئەو دۆزە منەتوانم بڵێم دۆزی کورد هەمومانە. هیوادارم حکوومەتی هەرێم و هیوادارم هەموو جیهانیش ئاوڕ لەو شارە باتەوە، چونکە ئەو شارە نازنامەی میلەتێکی کووردە، نازنامەی مەسەن ئێستا هۆلۆکۆست نازنامەی جوولەکە بوو، توانیان بەهۆی هۆلۆکۆستەوە
دەوڵەتێ بۆ خۆیاندا بمەزرێن ئێمە بۆچی بەهۆی ئەنفال و هەڵەبجەوە کە ئەو هەموو ناخۆشیەمان دی بۆ ئێمەش ینی وا لە جیهان نەکەین کە ئێمەش کورد دەوڵەتێکمان بۆدا بمەزرێن ئەو تاوانانی بەرامبەر کوردیش حکومەتی عێراقی وا لێ بکەین کە دان بە جینۆسایدی هەڵەبجەیە بنێ قەرەبووی شاری هەڵەبجە بکاتەوە ئیتر خۆ حکومەت هەر حکومەتە حکومەتی عێراقی ژێستا توانێت دانی پیا بنێ ئەبێ ئێمە هەوڵێک بدەین ینی کورد هەوڵ بدا حکومەتی هەرێم هەوڵ بدا هەڵەبجە بە جینۆساید قبول کرێ بەڕاست ئەو قڕکردنەی کە لە شاری هەڵەبجەیە بوو فەرقی چیە هەر لە هۆڵۆکۆستی شەرە و قڕکردنە هەبوو لەبەرەوە هۆڵۆکۆس بوو بەهۆی ئەوەی کە جوولەکە دەوڵەتێکی بۆدا بمەزرێن کە جوولەکە قەو ئاینیش بوو ینی هەر فرەنەتەوەییە هەرێکێک دنیایەنەتەوەی ئێستا ئیسرائیل فەڵەستین لەگەڵەوە لەژێر چەتری ئاینا هەمووی کۆبۆتەوە کە پیانەڵن جوولەکە خۆ کورد هەمووی کووردە و ئەی بۆ ئێمەش ینی مافیەوەمان نەبێ بە جینۆساید قوبڵ کرێ ئاقا ینی حکومەتی هەرێم هەوڵێکی جدی با بۆی ئەو شارە بە جینۆساید قوبڵ کرێت و هیچ نەبێ مافی ئەو شارە بدرێ بە هەموو شێوەیەک بەتاکید دووە هەر لە یەکێک لە کابینەکانی شاری هەڵەبجە کراوە بە پارێزگا و بە پارێزگای ئاشتیش ناسراوە بێنەیە چەند ساڵێک پێش عێراقی بەڵێ ئیشەڵا ئەبێت ئیشی باشتر بکرێ بەڕاستی بۆ هەڵەبجە لەبەرەوەی ئەو شارە قەرەبووکرێتەوە زۆر ڕاستە ینی قابلیشتی باشترێتی بەتاکیدی ڕۆژەخان بزانم ئەو ڕۆژەی کە کارە ساتەکە ڕوویە لەوانەیە یادگارێکی تاڵ بێ بۆ تۆ حەزەکەم بزانم ئێوە ئەو کاتە لە هەڵەبجە بوون چیتان لێ هات چیتان کرد ئەو کاتە تەمەنی چەند بوو ڕۆژەوە ناڵم تازە کچێکی گەند تقریبا ینی گەنج بووین یادگارێکی تاڵیشە منەت ناتوانم لێرەیە تەفاسیلی گەڕانەوە بۆ بکەم چونکە ئەوە خەریکە ئەینووسم زۆر باش یادەوەریەکە لە کتێبێکامەوە جێ بکەمەوە ئیتر وەکو شێوەی گەڕانەوەیەک ئەگەر ڕۆمانێک نەبێ وەکو گەڕانەوەیەک لێم نووسیوە زۆرم لێ نووسیوە من ناتوانم لە مینبەرەوە شتێک بۆ تۆ باس بکەم بەڵام ترڵێن هەمومان و لەو شارە ئابووین و ئەو مەرگە ساتەمان بە چاوی خۆمان بینی بەداخەوە ناتوانم داوای لێ بردن لێک باشە حەزم نەکرد منیش با تۆش دڵگران نەبی ڕۆژەخان چونکە بەڕاستی شتەکە زەمانێکی زۆری بەسەرات چووە لەبەرەوە کە زەمانێکی زۆری بەسەرات چووە تقریبەنەوە 34 ساڵە بێت وازانم تەمەنێکە ینی من نامێ جارێکی تر بڕۆمە ناو ئەو تەموژی ئەو مەرگە ساتە باش ڕۆژەخامزانم چۆن دەستت بەوە کرد هەڵەبجە تێکەڵ بە نووسینەکانت بکەی بەدەقەکانت ئەڵبەت کتێب خوێندنەوە لە ماڵی ئێمە یان نامۆ نەبووە من دەتوانم بڵێم هەتا براکانیشم ئەو کاتە کتێبمانە کڕی هەریکێکمان و کتێبمانە کڕی ینی کتێب کڕین لای ئێمە شتێک نەبوو نامۆ بێ ئەتوان بڵێم لە خێزانێکە هاتووم خێزانەکە ڕقیان لە کتێب نەبووە ڕقیان لەوە نەبووە کە کتێب و مجللە و خوێنەوار بووین و براکانم هەم کتێبیانە کڕی هەم خۆشم کتێبم مەکڕی هەتا مجللە لە لوبنانەوە بۆمە هاو ئیشتیراکم هەبوو زۆر لە تەزامون و بەنات الحەوا و یعنی ترەوە ماگانە من ئیشتیراکم هەبوو کە کتێبان ئەو مجللانەشم بۆ هاو کتێب هەر کتێبێک مامۆستا ئەمین ئەو کاتە کتێبخانەی هەبوو پیانەوت مامۆستا ئەمینی کتێبخانەی هەڵەبجە لەوەی تر هەر کتێبێکە کتێبێکی باش بواە یعنی ئەم کڕی گوێم لەوە نەبوو کە پارەکەی چەند نرخەکەی چەنە ئەتوانم بڵێم کتێب لە ماڵی ئێمە شتێکی نامۆ نەبوو ینی کە کاتێ کیمێبارانەکەی هەڵەبجە بوو باوکم بە 2 فەردە 3 فەردە کتێبمان هەبوو هەمووی بە فەردە هێنایە با بڵێن شاری سنەوە لەوێتر کتێبەکانمان فرۆش چی لێ بکەین مەگەر هەر بیفرۆشی هەر بە نرخەکەی خۆی فرۆشتمانەوە بەداخەوە کتێبی زۆر هەموو دیوانی شاعیرەکان و نووسەرەکان و ڕۆمان و ئیتر هەموو شتێکی تیا بوو لەو بێجگە لە ئەو هەموو مجللەیە لە مناڵێم ئەوەی تر ئەو کتێبانە بوونە بۆ هۆی ئەوەی کە من لە خوێندنەوەی کتێبدا نەپڕێم ینی مەسەن ئێستا دایکم خوێندەوە ڕۆمانی دایک لێ تێنەگەیشتم
هەتا پەیمانگای مامۆستایانم تاوکرد تاوا کرد اینجا لەدایک گەیشتم ینی ئەوەنە من زوو دەسماوەتە خوێندنەوەی ڕۆمان و دیوانە شعریەکان و ئیتر هەموو دیوانە شعریەکانیشمان هەبوو هەر لە قانع و لە گۆران و لە بێکەس و ئەحمەد موختار جاف و هەموو دیوانە کوردیانەمان هەبوو دیوانی شاعرە ئەو شاعیرانی کە ئەو کاتە هەبوون ینی ئەوە گفتم نامۆ نەبووە کتێب لە لای ئێمە ئەوانە هەموو هۆکار بوون بۆ ئەوەی من خوێندنەوەی خۆشم بێجگە لە کتێبەکانی مەکتێب ئەو کتێبانە شمە خوێندەوە ئەمانە هەموو هۆکار بوون جارجاریش کۆڕی شعری ئەگیرا لە شاری هەڵەبجە پیانۆت باخچی شاعیرانیان پێوت کە هەموو هەفتەیەک لە هەڵەبجە کۆڕ هەبوو با بڵێنە هەموو ئەوان ئەو شاعیرانی شاری سلێمانی یا ئەو شاعیرانی شارەکانی تر شارەکانی تری کوردستان ئاهاتن بۆ هەڵەبجە کۆڕیان چکە خەڵکی هەڵەبجەوە دروست بوو پێش کیمیابارانەکە ئێستا نا خەڵکەکەی حەزیان لە ئەدەب بوو سروشتی ئەو شارەوە خوڵقا بوو حەز لە ئەدەب و هونەر بکەن مەسەنێتر کە ڕۆژی هەینی ئەوە جومعا بوو خۆ عەفوی کە دایکمە و مناڵان خۆتان بگۆڕن هێلکە و گوڵە بە ڕۆژە و ناوکە کولەکەوانە هەموویمان کۆ هێنا کرد و ئەچوین بۆ گوڵان یا ئەچوین بۆ شوێنێکی تر باوە کۆچەک چاوک ینی نەئەماینەوە ینی ترەوە خەڵکەکەی هەر حەزی لە سەیران و گەڕان و خەڵکی هەڵەبجەوە دروست بوو حەزیان لە شانۆ و لە ئەدەب و لەبەرەوە ئەدەب و شعر و ئەوانە شتێکی نامۆ نەبوون لە مەخێزانەکەی منە ئەوە جگە لەوە جارجار باوکیشم شعری مەولەوی ئەچرپان بە گوێمە بە شێوەی زاری هەورامی گۆران یا مەسەلەن شعرەکانی ئەحمەد موختاری یا بە گوێمە یا گۆران شعرەکانی گۆران ئەوە کەواتە من هەموو لەو کەشە ئەدەبیە پەروەردە بووم ئەوانە خوێندنەوەیەکی قوڵیش ئەم خوێندەوە هەرچەندە هەندێک لە کتێب پێ نایگەشتم بەس هەر ئەشم خوێندەوە وەکو باسم کرد دایک ڕۆمانی دایکی ماکسیم گۆرکیمە ینی من کە خوێندومەتۆ لێی تێ نەگەشتوم بەڵام دوایەوەی کە پەیمانگای مامۆستایانم تاوا کرد اینجا لە ماکسیم گۆرکی تێگەشتم زۆر باشە ئەوانە هەموو هۆکار بوون بۆی من بڕۆم بۆچی بۆ چێژێکی ئەدەبی زۆر باش نووسین بەڵام پێش ئەوە هەر ئەم نووسی یەکەم شعرم کە بڵاو بوویەوە لە هەشتا بڵاو بوویەوە پێش کیمیاباران یا هەشتا و شەش بوو یا هەشتا و حەوت بوو لە هینە لە با بڵێن لە هاوکاری بڵاو بوویەوە لە جەریدەی هاوکاری بڵاو بووی ڕۆژنامەی هاوکاری ڕۆژەخان هەستەکەی لە ڕێگەی شعرەکانتەوە لە ڕێگەی نووسینەکانتەوە توانیوتە حەق بەی بە هەڵەبجە و بۆ کارەساتە تاپا من نتوانم بڵێم دوای کیمیابارانی هەڵەبجە دوای شەهید بوونی خوشکوبراکانم و دایکم و کاول بوونی هەڵەبجەوم ئەو مەرگە ساتە کە دیمان و من نتوانم بڵێم شعر و نووسین بۆ من پەناگایەک بوو پەناگایەک ینی تۆ جاری وا هەیە شتێک کە زۆری تر بێتاقەتێبی لە ژیان تا پەنەگایەک بۆ خۆت ئەدۆزیتەوە بۆی ژیان بەردەوامە تراقی نییە بە منوتەوە زۆر ڕاستە لەبەرەوە من نتوان بڵێم نووسین بۆ من پەنەگایەک بوو ینی ڕووی تێکەم ئەو ئازارانی خۆم لەو پەناگایە بشارمەوە حەشارگەیەک بوو بۆ من ڕووی تێکەمەوە حەشارگەیە پەناهەندەیەک بوو بۆ من لەو پەناهەندە و لەو پەناگایەدا ئیتر من خۆم دۆزیەوە زۆر گرنگە مرۆڤ خۆی بدۆزێتەوە ئەگەر مەهمەکان ئەگەر مەرگە ساتێکی ڕۆی تێ کرد تۆ ژیان بەردەوامە ناتوانانی واز لە ژیان بێنی بەڕاستی وایە ئایتر تۆ ئەم پەناهەندەیە بۆ من شعر پەناهەندەیە بۆ من ئەگەر شعر نەبوایە و نووسین نەبوایە من لەوە شێر کەەوە هەموو مەرگە ساتەم بینی و ئەو شارەم مەرگی ئازیزانم بینی و بەڕاستی هاتمە سەر خاڵی سفر لە ژیانە جا زۆر ناخۆشە تۆ بیتە سەر خاڵی سفر بەڵام پەناگایەک بۆ من پەناهەندەیەک بۆ من ڕوون کردە نووسین لەو پێشی شەر ئەو چێژە ئەدەبێ لە منە هەبوو ئەو زەوقە ئەدەبێ لە منە هەبوو بەڵام دوای ئەوەی کە لە ئێران هاتینەوە وەکوتم لە هەشتا حەوتەوە من ئیتر دەستم کرد بە نووسین لە ئێران هاتینەوە 2 ساڵ ئاواری وڵاتی ئێران بووین کە هاتینەوە من ئیتر بە تەواوەتی بۆ ئەوەی ئەو هەموو خەموو پەژارە تۆزێ باری لەسەر شانم سووکەم بەرەو نووسین چووم بەرەو ئەدەب ڕۆشتم ینی بە گڕوتینێکی زۆرەوە جارێ پێش هەموو شتێ شاعیرەکانی شاری سلێمانی مناسی وەکو کاک شێرکۆ کاک دڵشاد یەکێک لەوانە جەمال غەمبار
ئەمانە ڕوون کردێتیان ینی وەکو هاوڕێبوونم لەگەڵە یەکەم جار کە لەتی پاڵمەتم بینی لە هەرێم لە جەریدەی هەرێم ئەو کاتە لە ڕۆژنامەی هەرێم بوو کات لەتی پاڵمەت تقریبا وابزان منەوە دوو ناوەندی نەوەدەکان بوو کە بینی وتی تۆ خۆ شعری تر شعرە بۆ چییە تمنا ئەمەوێ شعر من جوانەکەی خۆشم بەمە شعر نووسینەکانی خۆشم هەموو ئەو جوانیانەی کە تۆڵی بە من خۆت شعری تر شعر بۆ چیە بنووسی من ئەمەوێ لەم جوانیانەی خۆم کەمکەمەوە ڕووبکەمە نووسین ئەوە لەوێەوە لەتی فەڵمەتی شم ناسی کاک شێرکۆبیە کەسم ناستی نتوانم ئەوانە هۆکار بوون بۆی من زیاتر بەرە و قوڵایی نووسین بڕۆم ئیتر هاتم زۆر باشە هەتا ئێستا شاراتویت و ماندوو نەبوویت و لەش ساغ بێت نووسین نەبێت ئەڵێ وەکو تلیا گوایە مدمین بووم بە نووسین ینی من ئەگەر نووسینم لێ بکەنەوە ئیتر وابزانم خودی ڕۆژ هەڵەبجەی نامێنێ لەوەیە ینی من بۆ جوانم کە نووسینم هەیە کە نووسینم لێ بکەنەوە ئیتر من مرۆڤ نیم ئیتر شتێکی ترم لەوە چێ شتێکی تر بم بەڵام من نووسینم هەڵبژات بۆی بم بە مرۆڤ بۆی جوانیەکان بەرهەم بێنین بۆی ناشیرینیەکان بەهۆی شعرەوە جوانکەین زۆر باشە خات و ڕۆژ باسی ئەوەت کرد کە کۆمەڵێک شاعرت لێرە ناسیەوە و ئەوانەی ئاگاداریشی کە ئەو شاعیرە گەورانی کورد تا لە ژیان ئەماون دوای کارەساتەکە شعریان بۆ هەڵەبجە و بۆ ئەنفال و بۆ ئەو جینۆسایدانە نووسیوە کە بەسەر کووردا هاتووە بەداخەوە بزانم لە ئەدەبدا شوێنی هەڵەبجە و ئەو کارەساتی هەڵەبجە لەکوێ ئەبینی تۆ ئەو کارەساتە گەوری کە بە چای خۆ بینی و تەمەرگی ئازیزان بە چای خۆ بینی و تا حەقی خۆی پێدراوە وەڵاهی زۆربەی شاعیران شعریان بۆ هەڵەبجە نووسیوەیەکیان ڕەفیق سابیرە بەتەنیا جێم مەهێڵن ئەو شعرە جوانی بۆ نووسیوە کۆن نابێت ئەو هەکراوە تێکستێکە کراوە بە گۆرانیش دوایە و کاک شێرکۆ ئەتوانم بڵێم لە زۆربەی دیوانەکانیە باسی هەڵەبجەی کردووە و لەتی فەڵمەتیش کە کاتێ لە پۆستەرێکایە پۆستەرەکەم لەبەر نییە طبعا لەتی فەڵمەتە هەمومان نەزانین شاعیرێکە یاخیە ئەم شاعیرە یاخیە جوانە هەمیشە بۆ فەڵەستین و بۆ چەوسانەوەی مرۆڤ و ئەوانە شعری وتووە بەڵام کاتێک گەڵێ ڕۆژ هەڵەبجەیم بینی و پرچی ڕۆژ هەڵەبجەیم بینی و ئەوە منی بینی ئیترەڵێ منی تر شعر بۆ فەڵەستین نانووسم لە پۆستەرێکا هەیە ئەو پۆستەری زۆر جوانە ئیترەڵێ من ڕوو ناکەمەوە شعر بۆ ئەو شتانە بنووسم کە بۆ فەڵەستینم نووسیوە ئیتر هەڵەبجەم هەبێ و ڕۆژ هەڵەبجەیم هەبێ ئیترەوە تەنیا ئەوە زۆر گەورەترین شتە بۆ من طبعا ئەو لە پۆستەرێکا باسی منەکە ئیترڵێ من بڕوام بۆ هەتاڵێ بڕوام بە عەرەبەکانی ژنەما ئەو عەرەبانەی وەکو مەحموود دەروێش و ئەوانە کە شعریشیان بۆ کورد نووسیوە بەڵام ئەڵێ تر ئەوان کە هەڵەبجەیان بینی ئەبوایە حەقیقەتیان بووتایە ئەبوایە ڕاستیان بووتایە بەڵام ئەوان لە هینی هەڵەبجەوە ئیتر هیچیان نەوت وەکو دەمیان بەسرابی عەرەبەکان عەرەب یعنی ئەتوانم بڵێم لە کارەسات و مەرگەساتی هەڵەبجە ئەوەنەی ئێمە بۆ فەڵەستین شعرمان نووسی وەکو ملەتی فەڵمەتەڵێ ئەوان نهاتن بەلای ئەو کارەسات و مەرگەساتی ئێمەیە ئەوانە و هەڵوێستیان نەبوو کە ئێمە بەرامبەر ئەو هەڵوێستەی کە ملەتی فەڵمەت بۆ فەڵەستین هەبووە و بۆ چەوسانەوەی فەڵەستین هەبووە بەران لە جوولەکەکانشیان کردو بە وڵاتی فەڵەستین ئەڵێ ئەوایە ئەوە ئێمە ئاوڕلەوانێ ئەوانیش هەڵوێستێکیان هەبوو بە شاعیرەکانی ئەوانیش یەکێک لەوانە مەحموود دەروێشی شاشتان شعریشی بۆ کردوتووە بەڵام بواە ئەوان ئاوڕێکیان لەو مەرگەساتی مرۆڤایەتی بایەتەوە پێشەوەی بیر لە کورد و عەرەب بوون قڕکردنی مرۆڤایە قڕکردنی شارێک بەڵام دەڵێ هەڵوێستیان نەبووە ئیترەڵێ من تەواوی تر وازم لەوە هێنایتر شعر بۆ فەڵەستینیش بنووسم ئەوە لە پۆستەرێکا بۆ منی نووسیەوە لەتی فەڵمەش ڕۆژەخان بابەتێکت ئامادەیە وتت بۆ هەڵەبجە حەزەکەین پێشکەش وڵاهی ئەمە ئەم کتێبەم باشە 5 کۆمەڵ شعرە خۆم 7 کتێبم هەیە باشە لە زەما 5 کۆمەڵ شعرە ئەم دیوانی ڕۆژ هەڵەبجەیە بەڵام ئێستش لە بازاڕ ڕانەماوە
ئەتوانم بڵێم دیوانێکە زۆر شتی جوانی تایە زۆر بە و قەسیدانی کە بۆ هەڵەبجە نووسیومە لەم دیوانەیە هەیە لە بەرگی کتێبەکەیە 3 تابلۆ خوێنمەوە ئەو 3 تابلۆیە کە بۆ مەرگەساتی هەڵەبجە نووسیومە 3 شتی جوانە پێش ئەوەی کاتژمێر 11 بێت هەڵەبجە ئاسایی بوو بەڵام لە دوای 11 با بڵێن 11 و 25 دقە کە با بڵێن هەڵەبجە بە فڕۆکەکانی ڕژێمی بەعس بردومان کرا ئیتر دوای ئەوەش تقریبا وابزانم 2 ڕۆژ 3 ڕۆژەر بردومان کراوە دوایەوە بە ناپاڵم و بە تۆ ناپاڵمی هێن ناوچێ ئەوە غازی کیمیایەکە هەرێکیان و بۆنێکیان هەیە بۆ یکێ بۆنی سێویاوە یکێ بۆنی سیریاوە ئەڵبەتە ئێمە نەمانزانیەوە کیمیاییە بەڵام وەکو خەڵکەڵێ بۆنە ناسراوەتەوە ناپاڵمی ئەوە بۆمبی ئەو کیمیایەکە تەقیوەتەوە طبعا من لە 11 3 تابلۆ لە مەرگەساتی هەڵەبجە ئەخوێنمەوە لە 11 هەموو شتەکان ئاسایی بوو بەڵام لە دوای 11 ئیتر شتەکان سعات 11 با بڵێن 16 3 1988 لە سعات 11 هەڵەبجە ئارام بووە بەڵام لە 11 و 20 دقە بۆ 25 دقە ئیتر هەڵەبجە ئەو ئارامی بەخۆیەوە نەبینی من لەوە 3 تابلۆ ئەخوێنمەوە 3 تابلۆ لە مەرگەساتی هەڵەبجەوە 1 لە 11دا تەنها پرسەیەک لە ناو کۆڵانەکەماندا بوو ئەوەی نەچوایە بێ ئەمە بوو کەچی لە دوای 11 هەموو ماڵێک پرسەی تێچوو کەسێ نەبوو گلەییکە یەکێ نەبوو شیوەن گەرمکە 2 لە 11دا ئەو هەنگاوەی باوەک نابووی بۆ ڕۆڵەکانی هەتا لێوی جادەی بڕی کات لە 11 تێپەڕی هەنگاوەکانی لە دوای 11 لە یەکەم پلەی داڵدەکانە بێسرتە تاسە 3 لە 11دا 2 دەستگیران یاسیان وا بوو یەکەم ژوان لە دوای 11 دەست پێ بکە نەیانزانی تەموو مژی بێدەنگی ئەوانیش دەکاتە قوربانی دەستخۆش ڕۆژەخان ڕێزۆی ڕۆژەخان پێش ئێستا باسی ئەوەت کرد کە حەوت بەرهەمی زۆر جوانت هەیە حەوت کتێب ئێمەش و بینەران و بیسەرانیش پێمان خۆشە ناوی هەنێک لەو کتێبانتمان پێ بڵێ بەرهەمێکت هەیە ئەڵەن زۆر تایبەتە بە ناوی پاییزێک بە پاڵتۆی کانونێکەوە پاییزێک بە پاڵتۆی کانونێکەوە ئەڵەن ئەم بەرهەمە لە لای تۆ زۆر تایبەتە ئەو مناجاتێکە لە چاوەکان نەخوڕی دەرگایە نەقومێ کەس تارمایی پێی هەنگاوێک هەموو ناونیشانەکانیان کەس ئەو ناونیشانانەی بەکار نێناوە ئاخر کتێبم گێڕێ دارستان و تاڵێ چۆلەکە ینی زۆر گرنگە هەر ئینەکانیان شعریە ناونیشانەکانیان خەڵک شۆکە بێ ئەم ناوانە ئەویسێ گێڕێ دارستان و تاڵێ چۆلەکە کەس نەیوتووە تەحەداکە مەگەرێکێکەمە ئەم ناوی وتبێت یەکێک بڵێ نەخوڕی دەرگایە نەقومێ کەس ئەوە دووهەم کۆمەڵە تارمایی پێی هەنگاوێک ینی تارمایی پێی هەنگاوێک یا نەخوڕی دەرگایە نەقومێ کەس ئەو مناجاتێکە لە چاوەکان هەمویان پاییزێک بۆ پاڵتۆی کانونێکەوە نیشتەجێ نیشتیمانێکم نەخۆشخانە ئەوە شەشەم کتێب بووم لە 2007 چابوو و کتێبی ئەخیریشم دێڕێ دارستان و تاڵێ چۆلەکە ئەوەیان جوانترین کتێبە لە لای من بۆچی؟ وەڵایی لە خۆمە خۆی ئەو کتێبم خۆشەوێ هەم لە دیزاینە جوان بۆیان کردوم هەم ناوڕۆکی کتێبەکەش هایکۆ و شتی بچووک بچووک و پۆستەر و لێرەوە توانم بڵێم گۆڕانێکی گەورە لە مناوڕوویاوە لەو کتێبەیە یعنی نەچوومەتەوە سەر کۆمەڵی یەکەم و کۆمەڵی دووەم و
پەشێوخان یەکشت هەیە لە شاعیر بوونا کە تۆ کۆمەڵی یەکەم ئەنووسی ئیتر ئەبێ نەگەڕێیتەوە بۆ کۆمەڵی یەکەم کۆمەڵی دووهەم و جیاواز بێت عنی شعر چییە هەمیشە لە پێشکەوتنایە شعر بەرەو دواوە ناگەڕێتەوە ینی من دەرکم بەوە کردووە کە هینی وا هەیەڵێ وەڵا من 20 کۆمەڵە شعرم هەیە 20 کۆمەڵە شعر کە سەیریەکەی هەمووی وەکو یەکە کەواتە یەک دیوانی نووسیوە یەک کۆمەڵە شعری نووسی جیاوازی نە زۆر گرنگە شاعیر هەمیشە بیر لەوە بکاتەوە کە کۆمەڵە شعرێک ئەنووسێ هیچ نەبێ بەلایانی کەمەوە 2 ساڵ شت نەنووسێ بۆ ئەوەی نەڕاتەوە سەر ئەو کۆمەڵی یەکەمە شتەکان دووبارە نەبێتەوە چونکە شاعیر کە دووبارە بوویەوە من پێم وایە ئیتر هەر ئەوەی نووسیوە کە لەوە پێشیش نووسیوێتی زۆر گرنگە شاعیر ئەگەی لەوە بێ دووبارە نەبێتەوە جا من ئەتوان بڵێم دێ ڕێدارستان و تاڵێت چۆلەکە خۆماوە لە هایکۆ جۆرە شعرێکی سێدێڕیە یابانیە ژاپۆنیە گەشتە وڵاتی ئێمەش ئەم نەتوان بڵێم یەکێکم لەو ئافرەتانەی کە لە باشوور دەستم بڕ بۆ هایکۆ ناڵم دەست پێش خەری بووم بەڵام توانیم ئەو جور ئەتەم تیابێ دەست بەرم بۆ هایکۆی ژاپۆنی هایکۆم نووسی بۆ ئەوەی تر پۆستەریش بە زۆری پۆستەر و هایکۆن من لەم بێنە بەرە ئازاتەوە ئەڵێم دێ ڕێدارستان و تاڵێت چۆلەکە یەکێکە لە جوانترین کتێبەکانم بۆ خۆر و خۆشم زۆرم خۆشەوێ چونکە دەستم بردووە بۆ شتێک لەوە پێش دەستم نەبردەوە بۆی هایکۆی ژاپۆنی لەگەڵ پۆستەر و ئەو شتانەی بە زۆری تێدای ئیشەڵا گەرەوە لە کتێبخانەکانی سلێمانیە هەیە لە هەمووی هەیە لە کتێبخانە ئەگەر خەڵک دێ ڕێدارستان و تاڵێت چۆلەکە یەکسەر هەست بۆ جیاوازی ئەەکەی کە من نەگەڕاومەتەوە بۆ ئەو شعرانی لەوە پێش نووسیومە هیچ بابەتێک لەو بابەتی کە باست کرد لە هیزرتانی پێشکەشمان بکەیت وەڵایی ئەوە ئەمڕۆ کتێبێکیش بۆ کاکمەریوانیە نابوو نەمزانی بێنم بۆ ئێرە بەڵام ئێوە وتم یادەکە بە هەڵەبجێەوەی باش کێشە نابێت حەزمانە کرد ئەگەریم بۆ پێشکەش کردینە ڕۆژەخان حەز ناکەم بیرەوەرێکی کەمێک ناخۆشت بیر بێنمەوە بەڵام ئەمە بۆیە باسەکەم باسی مەرگی کەسێکی ئازیزی تۆکەین کە برایەکرد بۆ ماوەی پێش ئێستا ڕۆحی شاد بێ بڵێ کۆچی دوایی کردووە ئەوەی ئەزانی نوویستومانە لە ماوەی ئەم ساڵەیە ڕۆژەخان نەخوێندوێتیەوە نەنووسیوێتی ینی لە زۆر شت تاپڕاوی بە بۆنی ئەو مەرگی ئازیزێتەوە بزانم ڕۆژەخان من 6 خوشک و برا لەگەڵ دایکمان شەهید بوون بەقەدەرم برایم ئازاری پێ نەگەیانم چونکە ئەو کاتە هەموو بەعا گشتی بوو ینی باوکم دڵیەیامەوە ئەم دوو برایم کەما بوون دڵیانەیامەوە کەس و کار دڵیانەیامەوە شتەکە گشتیش بوو ئەوە خەفەتی پێ نەیام هەرچەنە مەرگی ئازیزان خەفەت و پێیات چۆن بەڵام ئەم برایم کە ئێستا لەگەڵما ژیا و لەگەڵ ما بوو هەموو شتێکی منی بوو وەکو باوکم وا بوو وەکو کەسە نزیکەکانی من وا بوو ئەنی جێی هەموو خوشک و براکانی ترم و جێی دایکم و باوکمیش بۆ گرتە بوومەوە برا گەورەم بوو بەڵامی تر کە نەخۆشی شاو ناگەڕێتەوە ڕۆحی شاد ژیانی ئەوە زۆر کاری تێکردم کە هەنی هەر کتێبێکم ئەگر بە دەستمەوە لە نیوەی مەخوێندەوە نیوەی نەمەتوانی تاڵی کەم زۆر تەئسیری کردە سەرم واتە شوکێکی گەورە بۆ لە ژیانی بۆشایەکی گەورەی کردە ژیانی ئەدەبی من هەم ژیانی خۆم هەم ژیانی ئەدەبیشم بەڵامی تر وەکوتم ژیان بەردەوامە منش بۆی ئەو پرسیارم کرد بەردەوامە تر تۆ یعنی ئەوە ساڵێکە زیاترە سەرمەرگیان ڕۆشتووە طبعاً ئەوە بەڵێ کاری زۆر تێکردم منش بۆی ئەو پرسیارم کە ڕۆژەخان ئەوەی کە خۆ دوتت کە وەستاوە ماوەیەکی زۆرە بەڵام لە هەمان کاتە زۆر تەلەڤیزیۆن داوایان لێ کردم پار 5-6 تەلەڤیزیۆن داوایان کردووە کە بڕۆم دیدار بەڵام نەمتوانێ و دیدارە بکەم چونکە بەڕاستی کە تۆ شتێک یەت شۆکەویت سەدمەیەکی وا بۆ من قورسە شۆک بووم ینی بەڕاستی زۆر شۆک بووم کە ئەو برایم لە دەزە بەڵام تر ژیانیش بەردەوام ناتوانانی تۆ واز لە ژیان بێنی بەتەکیدمیش پرسیارەکەم لەوە بوو خاتوو ڕۆژ ئەبێت ینی ئەو ئەزانێت کە مڵکی خۆی نییە کە مڵکی ئێمەیە کە ئێمەش هەوادارەکانت حەزەکەن زۆر باشە تەلەڤیزیۆنەکان و کۆڕە شعریەکانت چم و یادەوەریەکانیشت کە بە تەمای بینووسی لە دوای مەرگی ئەو برایەتەوە دەست پێکردووە خەریکەم ئەو یادەوەریە کتێبێکە و کۆمەڵە پەخشانێکی شم هەیە گەر خوایەر بێ کۆمەڵە پەخشانش
نامەی ئەدەبی زۆر جوانە. زۆر باشە. ئەو نامە ئەدەبیانەش ئەگەر خوای بێت چاپەکەم، ئەوەش بە تەمامەوە چاپکەمەوە نامە ئەدەبیانە تقریبا 45 نامە بێت. ئەو 45 نامەیە ئەگەر خوای بێ لە دیوانێکی جوان لە بەرگێکی جوانە ئەگەر بتوانم ئەوش چاپەکەم. زۆر باشە. ڕۆژەخان باسی ئەم پێش پرۆگرام باسی ئەم بەرهەمەتت کرد کە لە شاری هەولێر زۆر بە تامەزورۆییەوە پێشوازیان لێ کردویت و بەرهەمەکە زۆر پرفڕۆژ بۆ پێم خۆشە باسێکی ئەو ئیشە بکەیت. دێڕە دارستان و تاڵێت چۆلەکە ئەتوان بڵێم لە سلێمانیش دووجار کۆڕم بۆ گرت باش بوو، یعنی فرۆشتم. بەڵام لە شاری هەولێر من لێرەوە لەم بینبەرە ئازادەوە زۆر 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 سوپاسی ئەو جوانی هەولێرەکەم کە پێشوازیان لە من کرد، سنتەری ئاوا کۆڕێکیان بۆ گرتم و جەماوەرێکی زۆر زۆر هات بوو. قەت تەسەورم ناکرێت جەماوەرە زۆرە ئەدەبیم هەبێ لە شاری هەولێرە. بەڕاستی خۆم هەر تووشی شۆک بووم، وتم هەموو جەماوەرە جوانم هەیە، جەماوەرێکی بێدەنگ، کۆڕێکی جوان و پرفرۆشترینش کتێبم فرۆش لەو با بڵێن لەو بانگهێشتەیە کە هەولێر. بەڕاستی منەتوانم خەڵکی هەولێر خەڵکێکی زۆر ڕۆشن فکرن، هەتا نەچیتە ناویانەوە نازانی چەند ڕۆشن فکرن، چەند ئەدەب دۆستن، چەند حەز لە شیعر دەکەن، چەند حەز لە ئەدەبەکەن. قەناعەت و بێت لەوانەیە 150 زیاتر هاتە بێ خەڵک یعنی یەک دەنگ نەئەویست کە شیعرە خوێنیتەوە. زۆر گرنگە شاعیر کە شیعری خوێندەوە جەماوەرەکەی بێدەنگ بێت. یعنی زۆر زۆر من لێرەوە سوپاسیانەکەم، ڕێز و حورمەتم بۆ هەموویان هەیە، چاویان ماچەکەم. دەستیان خۆش بێ وتر. ڕۆژەخانگیان تۆ قابلی زۆر لەوە زیاتریشی بەدەکێتی. ڕۆژەخان ئەگەر کاتت دەبێ و بتوانین با گوێمان لە بابەتێکی تر بێت ئەگەر ناڵێم زۆرم بۆ هەڵەبجە نووسیوە دەستی خۆش ئێمەش پێمان خۆشە گوێمان لێ بێت. لەم دیوانەیە گەربی دۆزمەوە هەڵای ئەسانە. قەسیدەیەکم هەیە ئەتوان بڵێم 2002 نووسیومە. باشە. مارد لە وەرزەکانی هەڵەبجەدا. ئەوە خوێنمەوە ئەگەر خوایەر بێ. هەموو ساڵێک وەرزێک دەمباتەوە بەر ئاستانەی چۆلەکە وێرانەکانی باخی گشتی و کەنسمە کاولەکانی ماڵی پاشا. هەموو ساڵێک کلۆربوونی ئاسمان و تینوێتی باران بە هەوری پەنجەکانی هەڵەبجەوە هەڵەکە. هەموو ساڵێک عاشورای غەدرێک لە پێیەکانی عومەری شارەکەمەوە نەزیفەکە و بەعاتیفەی خێڵەوە دەپێچرێ. هەموو ساڵێک ئاشوبی سەرمایەک لەو دوو کۆڵانەکانی کانی عاشقان و مۆردانەوە پەرچی ڕەنگاڵە قەیرەکان بە شەختە دەبەسێ و ناهێڵێ قژی گەنمێک لە کەروێشکەی شنەبایەکدا مەلە بکە. شالوورێک بەدەم حەسرەتی مارتەوە لە قەفەزێکی نەخۆشە، دێڕی دەنگی خۆی ڕەژنووسکە. ئەی مارت بانگی کاتژمێرەکانە بڕوخێ و چوارچێوەی جەندەڵەکانت ورد و خاش. من بەم هەموو عوزلەتەوە پارچە پارچە بووم. ئیتر چۆن بچمەوە سەر وێنەیەکی ڕیالیزمی لە بازاڕەکانی وەسمان پاشادا، چەند مسقاڵ عیشق و چەند کولێرەی ڕۆمانسی، چەند چەپک ماکیاج و چەند کیلۆ هۆش بکڕم. هەتا عونەکانی هەڵەبجە بەناو هەموو ڕێگەیەکی بانەدا پێناسەی دووکەڵ لە چاوەکانیانە هەڵنەگرن. هەتا هیواکانی هەڵەبجە بە پەڕەمۆچی شکستەوە زەخرەفەی خانەقایەکی گریا و ڕوئیا نەکەن. هەتا مچەکانی هەڵەبجە بە کفرەکانی سواڵەوە فاتیحەی نوێژێک دەزڕێژ نەکەن.
هەتا هەڵوژەکانی هەڵەبجە بە گێڕانەوەی نوکتەی ستیانێکەوە شوشەی قاقایەک نشکێنن. ئێسەکانی خۆش بە ڕۆژەخان. قوربانی من بە حکمی ئەوەی هەڵەبجەییم، بەڵام لە هەڵەبجەیانە ژیاوم بەداخەوە دوای ئەو کارە ساتە کە هاتووینەتە هەڵەب سلێمانی و لێرە لەدایک بووم و بەشان ئەزیشەوە بە ناوی ئەو شارە و بەهۆی ئەو کارە ساتەوە ناونراوم. بەڵام هەنێک کات کە گوێم لەم شعرانی تۆ ئەبێ یادەوەریەکانی دایکم و باوکم بیرێتەوە، ینی هەمیشە بە ئێستەشەوە بەداخەوە دوای ئەو کارە ساتە یادگارێکی خۆشیان نییە، ینی هەمیشە ئەو یادگاری خۆشانی کە باسیەکەن ئەو سەردەمە بۆ کە لە هەڵەبجە ژیان پێش ڕابردوو لە ڕابردووای گەڕنەوە لە ڕابردووان ئێستش لە ڕابردووان ینی بەداخەوە. وەی ئەمڕۆژ پێم خۆش بوو بە شانازی و جلەکانی دایکم لەبەر کردو بۆ ئەم یادە، چونکە ینی ئەو هەموو ساڵێک ئەم چۆنەڵی تەعزیێبارانە بن هەردووکیان. بۆیە کە ئەو شعرانە خوێنمەوە هەست دەکەم ئەڕۆمەوە هەڵەبجە، ینی بە یادگاریەکانی دایکم و باوکمەوە ئەمەوە هەڵەبجە بەڕاستی نەک هەڵەبجەکەی ئێستا دایمە ئێستا دایکم مەڵێ و کوتۆ سەرەتایە وتە هەڵەبجە مردووە بەداخەوە. وی دەستخۆشیت لە یەکەم ڕۆژەخان زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ. پێم خۆشە دوا پرسیار ئەوە بکەم کە زۆرێک لەو شاعیرە تازانی کێنە ناو بوارەکەوە، ئەو گەنجە تازانی کێنە ناو بوارەکەوە، تۆ زۆر پشتگیریانەکەی لە هەندێک لە فستیڤالەکانە تۆ گولیژنە ئەوەی ئاگادار بم هەسەنگاندن بۆ هۆنراوەکانیانەکەی بۆ شاعرەکانیانەکەی بزانم تا چەند پێت خۆشەوە ئاگاداری ئەوەی کە شعری ئەم هۆنراوە نووسە تازانە جێگەیەک ئەگرێ لە ناو ئەدەبیاتی کوردیە. ئەوەتە هەمیشە من وتومە شاعیرانی ئێستامان شاعیرانی دوا ڕۆژمانن، لەبەرەوە ڕاستە من تەمەنێکم لەگەڵ ئەدەب و نووسینا کردووە و زۆر هاندەری گەنجەکانی شماوە، زۆر جار نامم بۆ نووسن ئەڵێنە و شعرە چۆنە بەلاتەوە هەڵی سەنگێنە بۆ لەمان. طبعا من حەزەکەم خۆیان سیقەیان بە نەفسی خۆیان هەبێ، بڕۆیان بە خۆیان خودی خۆیان هەبێ. یعنی ڕاستە من ئەزمونێکم هەیە لە نووسینە، بەڵام حەز ئەەکەم دایمە پشت بە خۆیان ببەسن، ئەتوانن پشت بە خۆیان ببەسن، یەکەم سیقیان بە خۆیان هەبێ و لە هەمان کاتیشا بخوێننەوە خوێندنەوەیەکی قوڵ ئەتوانێت بە زۆری ڕەخنە بخوێننەوە، شعری شاعیرانی پێش خۆیان بخوێننەوە، بەڵام گرنگ ئەوەی ئەوان تەقلید نەبن، دووبارە نەبنەوە. من ئێستا قەیناکە من کار تێکەرم هەیە بەسەر هەمویانەوە، هەیە شێوەی من ئەنووسێ، بەڵام من پێڵم تکاو لێکەم وەکو من مەنووسە گەڵێ خودی خۆبی ڕۆژهەڵەبجەی کە تۆ من ئەنووسیتەوە جارێکی تر تەقلیدی من ئەەکەی هەر کەسێکی تر، من ئەگەر بێت و تەقلیدی گۆران بکەم ئێستا یا تەقلیدی شێرکۆبێ کەس بکەم کەواتە من خودی خۆم نیم، شێرکۆبێ کەس ئەنووسمەوە جارێکی کە ئێمە ئەبێ شێرکۆ پێکەس تێپەڕێنین، هەرچەنە شاعیرێکی گەورەیە ئیشی خۆی کردو بۆ ئەدەبی کوردی، مەبەستم کاک شێرکۆ نییە، مەبەستەوەی لە نوێگەریە شعر دایمە لە پێشکەوتنایە. جا من سەرەتا شێوە کارتێکەر بووم بە کاک جەمال غەمبەر، ینی تەماشاکە مەرۆکو ئەو ینی کەواتە جەمال غەمبارم تێ نەپەڕانوە، بەڵام گرنگەوەیە سیقەم بە خۆم هەبوو توانم تێی پەڕێنم، نەک بڵێم وەڵا لەو باشترم، نا توانیم ڕێبازێ بۆ خۆم دروستکەم. خۆی هونەرمەند شاعیر ئەمانە ئەگەر نەتوانن بڕۆیان بە خۆیان هەبێ ڕێگەی خۆیان بدۆزنەوە، ڕێبازی خۆیان بدۆزنەوە، باشترە نەنووسن، ئەوان ئیشی خۆیان کردووە، ڕۆژمان ئیشی خۆی کردووە، جەمال غەمبار ئیشی خۆی کردووە، بۆ من بێم تەقلیدی ئەوان بکەمەوە، دەبا خودی خۆمان بین. هەمیشە من ئامۆژگاری ئەوانەکەم خودی خۆتان بن، ڕۆژهەڵەبجەی مەبن، جەمال غەمبار مەبن، شێرکۆبێکەز مەبن، دڵشاد عەبدوڵڵا مەبن، ئەوان ئیشی خۆیان کرد. ئەدەب وەکو چی وایە و دیوارێک وایە، هەر ئێمە ئەم دیوارە من یەم خشتێکە خەمە سەری، یەکێکی تریش ژێت خشتێکە خاتە سەری، یەکێکی تریش خشتێکە خات. کاتی ئەزانی ئەدەبی کوردی ڕۆشتۆ بەرەو ئاسمان پێشکەوتووە، چکە ئەدەب ناگەڕێتەوە بۆ دواوە، ئەدەب هەمیشە ڕۆڕەکەی بۆ بەرەو پێشەوە ئەڕوە. خۆشحاڵم چەند گەنجێکان ئێستا جوان نووسن،
پیرۆزباییان لێ یەکەم و توانیوانە ڕێڕەوی خۆشیان تا ڕادەیە بدۆزنەوە ئەوە جێ شانازیە بۆ ئێمە من لە زۆربەی هەندێک جار ڤیزیڤاڵەکرێت لە شارەکانە ئەتوانم بڵێم تا ئێستا 12 جار 10 جار زیاتر بوومەتە لیژنەی شعر حکمەوەی کە ئەزمونێکم هەیە لە ئەدەبی کوردیە و لە شعری سەردەم خاستن شێری نوێ ئەزمونێکم هەیە ئەمکەنە لیژنەی شعر بە حکمەوەی کە ڕەخنەی نوێم هەیە بۆ شعری ئەدەب و شعری کوردی بۆیە ئەو متمانەمەیەم پێ ئەبەخشن ئەمکەنە لیژنە ئاخر جار کە لیژنە بووم لە سەرانسەری عێراقا لیژنەی ڕوانگە بووم بەڵێ لیژنەی ڕوانگە ئەوە ڕوانگەی تر هەر شعر ناگرێتەوە هەموو بوارەکانی ئەدەب و هونەر ئەگرێتەوە هەموو بوارەکانی ئەدەب و هونەر ئیتر لە سینەماوە بیگرە تا شانۆ تا شێوەکاری تا میوزیک تا ئەدەب تا شعر خۆشحاڵ بۆ من کە ئەو لیژنەی ئەو باڵێن ڕوانگە بووم پار وە لە بەغاش کرا من بەهۆی نەخۆشی براکەمەوە نەمتوانی بڕۆمە بەغا لەبەرەوە داوای لێبوردنیان لە یەکەم لێرەوە زۆر هەوڵیانە لەگەڵ ماوتیانەوە لەگەڵمانە بۆ بەغا بەس نەمتوانی لیژنەی ئەو سێ شاعیر یەکەم و دووەم و سێهەم لایەن ئێمەوە هەڵبژێررا ئیتر بەو شێوەیە جارجار ئاوام بکەنە ئەو متمانەیەم پێ بەخشن من سوپاس ئێوان ناکەم کە ئەو متمانەیە بە منە بەخشن کە هینێکم هەیە با ئەزمونێکم لە هەیە لە شعری نوێ شعری نوێ شعر چۆن نوێ ئەبێتەوە شعر چۆن تازەگەری ڕووی تێئەکا ئەبێ ئێمە دایمە ئاگامان لەوە بێژ شعری جیهان گەشتۆتە کوێ ئێمە بە حکمەوەی کە دەوڵەت نین بەڵام دراوسی بەهۆی دراوسیەکانمانەوە زانین شعر گەشتۆتە کوێ خاستەن فارسەکان ئەبێ ئێمە دایمە ئاگامان لە فارسەکان بێت چونکە فارس بەڕاستی ئەتوان بڵێم لە ئەدەب خاستن لە شعر لە نووسینە لە پێشی هەموو میلەتێکەوەن ئەبێ ئەوە بزانین کە ئەوەی فارسەی نووسێ هیچ میلەتێک نەینووسیوە لەبەرەوە بێ ئێمە ئاگامان لە فارسەکان بێت فارسەکان بە زۆری بخوێنینەوە شعریان گەشتۆتە کوێ ئێستا شعر باوی ئەوە نەماوە ئەو کاتێ ئێمە کە تازە هەڵەکشاین و تەمەنمان یعنی گەنج تازە پێگەشتین لە ڤیزیڤاڵی گە لە ئێژا بەشداریمانە کرد تەبعاً لەو ڤیزیڤاڵە 5 خەڵاتم هەیە یەکەم و دووهەم من کە قەسیدەیەکی درێژمانە خوێندەوە بامیان کردین من ژۆم زانی دەستخۆشیم لێ یەکەن خاستن گەورە پیاوانی شاعیرەکانی فاراسات هاتەبوون بۆ گەلاوێش وتیانی تری ئاوا شتانە درێژانە منووسن شعری تر ئێستا عەسری سورعەیە پەلەیە ڕۆژگار شتی کورت و بچووک ناڵێم ژاپۆنی شعری ژاپۆنی گەشتۆتە ئێمە هایکۆیە لە 3 دێڕ زیاتر نایە ئەم 3 دێڕە ئەبێ باگراوندی فکر و فەلسەفە و معریفە زمانێکی چڕ بەکاربێنی پەیامی خۆ لەو 3 دێڕەیە بگەینی کاتی ئەوە نەیتر سەعاتێ من گوێ بۆ تۆ بگرم ئەوە چێ شعرە بۆ خوێنمەوە باوی ئەوە نەماوە خەڵکەکە زانی هەمووی خەریکی ئەسری سوڕعەیە ینی ئەبێ ئێمە لەگەڵ پێشکەوتنی ژیانابین چونکە گۆڕان سەرمەشقی ژیانە ئەبێ ئاگامان لە گۆڕان بێ جا تۆ ئەگەر نتوانی لەگەڵ گۆڕان و پێشکەوتنابی دواکەوی زۆر گرنگە اینجا ئامۆژگاری تریشم بۆ ناڵێم ئامۆژگاری وەکو تێبینی شاعیرە بێ هۆشیار بێت یاخی بێت ئەو دوانە زۆر گرنگن بۆ شاعیری ئێستامان بۆ هەموو کاتێک شاعیرەگەر نەتوانێت یاخی بێت و هۆشیار بێت ئاگای لە دنیا نەبێت ئەبێ زۆر مرۆڤێکی هۆشیار بێت یاخیش بێت خۆی ئەو قەڵەمەکە گری بەدەستەوە پەشێخان جۆرێکە لە یاخی بوون ئەبێ شاعیر ئەو دوو مەرجەی تیا بێت هەم یاخی هەم هۆشیاریش بێت هۆشیاریش بێت زۆر باشە هیوادارم هەموو ئەو کەسانی کەتر حەز بە نووسینەکەن و دەستی نووسینیانەیە ئەم تێبینیانەی خاتۆ ڕۆژ ناڵێن ئامۆژگاریانەکەم ڕێنوێنیەکانەکە یعنی وەکو هاوڕێ من هەمیشاڵم هاوڕێ من مادەم ئەوان ڕاوبۆچوونی تۆ وەرەگرن ئەبێ پێشیان خۆش بێکە تێبینیەکانی تۆ وەڵای تر پێشم وتۆن زۆربیان هاوڕێ من زۆر باشە نەک بڵێم ئامۆژگاریانەکەم هاوڕێ من هاوڕێ جوانەکانی منن ڕێز و احتیرامی هەمووشیان لەسەر سەرم من قەت نایە ئامۆژگاریان بکەم بەڵام ترەوە تۆڵی وەکو چەند تێبینیەک با نای لێ برین تێبینی زۆر باشە تێبینیەکان
چونکە بە حکمیەوەی کە من ئەزمونیەکەم هەیە بەتەکید. خۆی شاعیر بوون ئەزمونە بەتەکید. هەتاوەکو ئەزمون نەکەی لە نووسینە نازانی نووسین چەند قورسە. بەتەکید وایە بەتەکید. خات و ڕۆژ من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم، زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ بەرهەمە جوانانی کە پێشکەشت کردین. داوای لێبوردنەکەم ئەگەر یادگاریەکی تاڵ شتێکی ناخۆشم بێ هێنابیتەوە، بەڵام لە گەورەی کارەسات ژیان جوانە نه بەخۆشیشەوە جوانە بە ناخۆشیشەوە. ئەگەر ناخۆشی هەڵەبجەنە وای لەوانەیە من شاعیر نەبوومە. یعنی ئەگەر ناخۆشی ئەنفال و کیمیاباران و کۆڕەوەکە نەبووایە کاک شێرکۆ و هەموو شعرە جوانەی نانووسی کاتە خەمی گەورە شعری گەورە دروستەکە خەم دروستمانەکات کە ڕێزی بەختەوەری و خۆشیش بگرین. ئەگەر ژیان هەر خۆشی بێ نابێ ئەبێ خەمیشی تیابێ. زۆر ڕاستە. زۆر سوپاس بۆ خات و ڕۆژ هەڵەبجەیی شاعیر و نووسەر ئەمڕۆ لای ئێمە میوان بوون کەسە و باسمان کرد لەسەر یادی کارەساتی کیمەبارانکردنی هەڵەبجە و گرنگی ئەو یادا لە ئەدەبیاتی کوردیە. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.